مانگی ڕەمەزان مانگی بەخۆدا چوونەوەیە کۆمەڵێک خو نەریتمان هەیە کە بەردەوام لەناو کۆمەڵگەیە باوە و خەڵکیش بی ئاگایە لە جۆری تاوانەکەی یەکێک لەو تاوانانەی کە باسیەکەین غەیبەتە غەیبەت سوتێنەری کار و کردەوە چاکەکانی ئینسانە لە ڕۆژی قیامەتە ئەو کەسەی کە غەیبەت یەکەی ڕقت لێ بۆیە باسیەکەی بەڵام بەخۆت نازانی بەوەی کە لە ڕۆژی قیامەتە کۆمەڵەکار و کردەوەیکی خۆتەدەی بەو کەسەی کەوا ڕقت لێی بووە بۆ کەسی عاقڵ ئەشێ و ئەکرێ کردەوەی خۆی یا چاکەی خۆی یا شتێبدا بە کەسێک کە ڕقی لێتی بێگومان هەموو کەسێک کە بە هۆش و عاقڵە ڕازی نابێ بۆی کەوا کار و کردەوە چاکەکانی خۆی پێشکەش بە کەسێ بکە کەوا ڕقی لێتی بۆیە خۆت بپارێزە لە غەیبەت غەیبەت ئەوەیە کەوا تۆ باسی کەسێک ئەەکەی ئەو کەسە و شتەی تایە و پێی ناخۆشە زۆر جا لە مەجلیسەکانە باسی کەسێکرێ ئەگەر بیبیستێتەوە پێی ناخۆشە ئەڵێ خۆ باسەکەم کردوکو خۆی باس بکردووە ئەمە پێوتێ غەیبەت غەیبەت لە تاوانی گەورەیە وەکووا بێ گۆشتی براکەت بخۆی بە مردارەوە بووی پەنا بەخوا گۆشتی خوشکەکەت بخۆی بە مردارەوە بووی